لێرەکانی هەفتەی سێمی خولی تازە پێگەیشتوانی کوردستان و لە کۆمەڵی دووەم هەولێر پێشوازی لە سۆران کرد. لا نیوە یەکەم تیپی خاوەن ماڵ دەرفەتی بە میوانەکەی نەدا پشوویەک وەربگرێت هەر لە خولەکی یەکەم لە ڕێگای هێژە خۆشناوەوە بە گۆڵ یەکەم پێشکەوتن. لە خولەکی حەفدا تازە پێگەیشتوانی هەولێر بە گۆڵی دومیش گەیشت بە ئەسیستی هێژە عەلی شێرزاد تۆماری کرد. لە خولەکانی 44 هێژە خۆشناو و ڕاستی ڕەشاد دوو گۆڵی دیکەیان بۆ هەولێر زیاد کردو و نیوە یەکەم ئەم چوار گۆڵەی لەخۆ گرت. لا نیوەی دوم و دوای تێپەڕبوونی تەنها دوو خولەک عەلی شێرزاد گۆڵی پێنجەمیشی بۆ تازە پێگەیشتوانی هەولێر بەرهەمهێنا، یاریەکەش بە 5 گۆڵی بێوەڵام بە سوودی تازە پێگەیشتوانی هەولێر بە کۆتا هات. تیپیمەوە ئامادەکراوە بۆ بەدەستێنانی بتوڵەکە، یعنی بەدەستێنانی کاسەکەی. یاری ڕابردوو لەبەر ئەوەی ئەمە زۆر مەشغوڵ من لەگەر یاریەکانی دەوری عراقی نەمانتوانێت بە پێکاتی سەرێکی یاری بکەین، یعنی بە پێکاتی دوم یاریمان کرد. بەڵام ئەمەوە ئەوەش لەبیر نەکەین ئەمە پاش ساڵ بەتەڵی دەوری بووینە. ئەو ساژوا خۆمان ئامادە کردیان ئینشاڵڵا ناسناوەکە دووبارە بەدەستبێنینەوە. دەستخۆش لە تیپی بەرامبەر دەکەین. ڕاستە تیپەکی تازەیە، بەڵام هەستم پێکرد ئەوانش تموحیانەیە. هیوادارم ئەو تیپانە بەردەوام بن لە بەشداریکردن، یعنی چاوەڕی ئەوەی نەکەن کە نزیکێکی گەورە دۆڕانیان بنستێکی گەورە بردیانەوە بەردەوام بن لەبەرەوەی یاریزان لەو تیپانە پێدەگان. ئێمە سەرەتا مشارەکەکردنمان لە خوار 18 ساڵی ئێمە ئەنجام لە لای ئێمەوە گرنگ نەبووە. ڕاستی دوو یاری ئەنجاممان وەکو پێویستە، بەڵام ئێمە گوێ بە ئەنجامەکان نادێن، چونکە ئێمە بە ئەکادیمیای یانی وەرشی سۆران مشارەکەمان کردی، هیچ ئیختیبارێکی هیچ لایەکمان نەکردی. ئەو کۆمەڵە یاریزانەی لەبەر دەستمان بووە، هەر بەو یاریزانانە مشارەکەی خوار 18 ساڵیمان کردووە. بە تاکیدی ئێمە با بڵێن کە ئەکادیمیای ڕۆژێک ڕۆژێک مەشقوڕیانانەکەین، کاریگەری هەیە لەسەر ئەدا و توانای جەستەی ئەو یاریزانانە، بەڵام ئێمە تموعمان هەیە لە داهاتوودا و یاریزانانە پەرە بەخۆیان بدەن، بگەنە مستەوای نادیەکان و شار دەوروبەری سۆران ئیستیفادە لەو یاریزانانە بکات. بەم شێوەیە تیپی تازە پێگەیشتوانیانی هەولێر بە دوو یاری بووە خاوەنی 3 خاڵ بە جیاوازی گۆڵ لەگەڵ خەلیفان و زاخۆ لە خانەی یەکەمی کۆمەڵەکەیەتی. سۆرانیش بە 2 شکست لە خانەی چوارەمە هیوای گەیشتنی بە قۆناغێک داهاتوو لەدەستداوە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.